بەردەوام دەبین تەوەری سێمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین باس لە زیادکردنی دەنگی زمانی کوردی دەکەین لە گۆگڵ کراود سۆرس. دیارە پێشتر با بڵێن چەند ساڵێکی پێشتر زمانی کوردی لە گۆگڵ زیادکرا و لە ئێستاشدا هەوڵەکان بۆ زیادکردنی دەنگی زمانی کوردی بەردەوامی هەیە. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز بۆکان جاف دەکەین کە خودی خۆیان دامەزرێنەری کۆمەڵەی گۆگڵی کراود سۆرسن لە هەرێمی کوردستان و عێراق باستەوە دەکەین کە کەی دەنگی زمانی کوردی زیاد دەکرێت، ئایا تەنها بۆ با بڵێن شێوەزاری سۆرانی خۆ چەند شێوەزار دەگرێتەوە و لە هەمان کاتیشدا گۆگڵ کراود سۆرس چەند کەس بۆ تاقیکردنەوەی دەنگ لەم ڕۆ وەردەگرێت. وەڵامی وەرزتارانە لە خودی کاتبۆکان وەردەگرین. سپاس بۆ ئامادەبوونت. هەڵبەتە بابەتەکە بۆ گەنجێک جێگەی دەستخۆشیە، دەستت خۆش بێ زیادکردنی زمانی کوردی لە پێشتا و لە ئێستاشدا لە ڕێگەی دەنگەوە. دەمەوێت باز لە گرنگی ئەم پرۆژەیە بکەیت. بەڵێ گرنگی ئەم پرۆژەیە توانم بڵێم نزیکە 8 مانگ ئێمە ئیش لەسەر دادەبەیزی زمانی کوردیەکەین بۆ ئەوەی کە بتوانین زیاتر لە 2 میلیۆن داتا کۆبکەینەوە بۆی بە بەشی دەنگی زمانی کوردی کارا بکەین، چونکە بەداخەوە لە ساڵی 2006ەوە هەتاوەکو ئێستا کە وەرگێری گۆگڵدانراوە زمانی کوردی بۆ بەشی دەنگ چالاک نەکراوە و دانێ پیانە نەراوە لەلایەن کۆمپانیای گۆگڵەوە. بەڵام خۆشبەختان لەمای ئەم 8 مانگە لەگەڵ چەند ئەندازیار و گەروە چەند زانایەکی تەکنۆلۆژی لە کۆمپانیای گۆگڵ ئیشمان تێدا کرد و خۆشبەختانە لە ماوەی 20 ڕۆژە زمانی کوردی لەگەڵ شێوەزاری سۆرانی و شێوەزاری کرمانجی زیادکراوە بۆ بەشی دەنگ و چالاک کراوە. واتە لایەندێکی نزیکاکە داتاکانمان خستە ناو سیستەمەکە و زیاتر لە 2 میلیۆن ڕستە و وشەی زمانی کوردی چالاکە بێ ئەنێنێت بۆ زیاتر لە ئەو کۆبوونانەی کە کردومانە گۆگڵ ئاماژەی بەوە کردووەکە پێویستمامە زیاتر لە 1000 کەسە لە هەرێمی کوردستان دەنگی خۆی ببەخشێت، چونکە ئەم وشانە و ڕستانەکە ئەنێرێ بۆ ئەو کەسانە پێویستە بیخوێنەوە بۆی ڕۆبۆتەکان فێری زمانی کوردی بن بۆ شێوەزاری سۆرانیش و کرمانجی. ئێمە وەکو هەرێمی کوردستان و ڕۆژهەڵات ئیش لەسەر بەشی سۆرانەکەیکن و کوردانی باکوور و ئەوانشی کە بە شێوەزاری بە شێوەزاری کرمانجی قساکەن لەسەر شێوەزاری کرمانجی ئیشەکەن. باشە کەواتە ئەم هەڵمەتە بۆ کۆکردنەوەی دەنگ ئەو چەند هەزار دەنگی کە باستێکی کە پێویستە بۆ وەرگێڕانی وشەکان لە گۆگڵدا بێت لە ئێستادا ئەو دەنگانە هەیە و تاقیکردنەوەیان بۆ کراوە کاری لەسەر کراوە. بەڵێ بێگومان لە ئێسای زمانەکە چالاک بۆ لایەندێکی نزیکا دەکا بە هەموو بەکارهێنەران، چونکە من وەک دامەزێنی و کۆمەڵە ئەکسزمەیە بۆ چەندین چەندین ئەو بەرنمەیە کە کۆمپانیای گۆگڵداینراوە لای خۆم کارا بوو و لایەندێکی نزیکا دەکا بەوانی کەش وە خۆشبەختانە توانم ئاماژە بۆ بکەم کە ئەو داتانی کۆمان کردو بۆ زمانی کوردی زیاتر لە 2 میلیۆن داتایە و پێویستمان بەش زیاتر لە 600 کاتژمێر دەنگی تۆمارکراوە بۆی بتوانین بەشی زمانی کوردی چالاک بکەین و کۆمپانیای گۆگڵیش خۆشبەختانە خۆی گرنگی زۆر بە زمانی کوردیەدا و لەیەکە لە کۆبوونەوەکانە ئاماژە بەوە کردی وتی کە ئێمە زۆر بەلامانەوە گرنگە ئیش لەسەر دەنگی زمانی کوردی شێوەزاری سۆرانی و کرمانجیش بکەین، چونکە بەڕاستی بۆ بەشی ڕێنووسی داتایەکی زۆرمان هەیە لە ناو کۆمەڵی گۆگڵا و خۆشبەختانە ئاماژەین بەوە کرد نمونەیەکیان هێناوە کە باسییان لەوە کرد ئێمە لە وڵاتی هندستان سەردانی گوندێکی زۆر دوورمان کرد نزیکەی 29 کەسی تیاما بوو لەو زمانەی کە لەناو ئەو گوندەیە بوو دەنگمان لێ وەرگردن بۆی بەشی دەنگی ئەوانیش بپارێزین ئێمە بە هەمان شێوە ئەمانە بە هەمان شێوە دەنگی زمانی کوردیش لەناو وەرگێری گۆگڵ چالا بکەین و بۆیە پێویستمان پێ کە هاوکاریمان بکەین لەم پرۆژە، چونکە پێشووتریش هاوکارێکی زۆر باش بووی لەم پرۆژە. خۆشبەختانە من وەکو خۆم پەیمانم پێدان بۆ لەگەڵەوەشە لە ئێستای خۆشبەختانە لە ڕێگەی تۆڕی فەیسبووکەوە زیاتر لە 1000 کەسەوە 1000 کەس پەیوەندی کردووە لە ڕێگەی مەسجەوە کە خۆیان ئامادە کردو بۆ ئەوەی کە بەشداری بکەن لەو پرۆژە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە داتاکان کە بۆ هەموو کەسەکان بڵاو کرایەوە خۆشبەختانە ئینشاءڵڵا دەستەکەین بۆ پرۆژە و بەشی دەنگی لە وەرگێری گۆگڵ کاراکەن و بۆ ئێمە بتوانین لە ڕێگەی دەنگیشەوە وەرگێڕان بکەین بە زمانی کوردی. باشە کاک بووکان سەرنج خستە سەر ئەوەی کە گۆگڵ لە ئێستادا دەیەوێت گرنگی بە زمانی کوردی و هەم لە ڕێگەی دەنگیشەوە. ئەمە تا چەندە جێگەی دڵخۆشیە بۆ زمانی کوردی کە خودی کۆمپانیایەکی گەورەیەک و گۆگڵ دەیەوێت ئەم زمانە هەم لە ڕێگەی دەنگەوە هەم لە ڕێگەی شێوەزارەکانەوە گرنگی پێ بدرێت. بەڵێ ئەم پرۆژە زۆر گرنگە، چونکە لە ئێزای ئەمە ڕێنووسمان کە جێگیرمان کردووە ئەوانن کە زیاتر ئەتوان بە ئەلفبەی کوردی بنووسن، بەڵام هەیە بۆ من خوێنەواری نییە ناتوانن وەرگێڕان بکەن لە وەرگێری گۆگڵ بۆ 133 زمان. خۆشبەختانە کە بەشی دەنگیمان کاراکرد ئەو کاتە کەسەکە پێویست ناکە بنووسێت کیبۆرد بەکاربێنێت ئەو کاتە لە ڕێگەی دەنگەوە لە ڕێگەی تەجیلکراوی دەنگی خۆی بۆ ڕستەی ئەو شتێ ئەو
پاراگرافێکی ئەوێ بێڵێت بەدەم ئێلێت و ئۆتۆماتیکی ئەیکا بە ڕێنووسیش و لە بەرامبەرەکەشە بە ئەو ڕستەی کە بە ئینگلیزی بێ بە عەرەبی بێ بە فەڕەنسی بێ بە ئەڵبانی بێ تۆ بە کوردی قسەکەی بەرامبەرەکەی بۆ تەکا بە ڕێنووسی کوردیش و بە ئەلفوبێی کوردیش و بەرامبەرەکەشی بۆ تەکا بۆ زمانی کاتەوێت زۆر گرنگە لە ئێستا چونکە بەداخەوە وەک ئاماژەم بۆ وەکرد زیاتر لە نزیکە زیاتر لە 7 ساڵە کۆمپانیای گوڵدانی بە زمانی کوردیانەوە بۆ بەخشینی دەنگ تۆ یەکەم قۆناغ لە ئێستایا کراوە کە لە 150 پرۆژەکە تەواو بووە کۆمپانیای گوگڵ هاتوودە سەر ئەو بڕیارێکە دان بە زمانی کوردیا بنێت ئەوەی خۆی لە گرنگیی زۆری هەیە چونکە ئێمە لە ئێسایا نەک بۆ وەرگێر و بۆگە زیادە بێت دواتر داتاکان بەکارهێنێت و تەنانە حکوومەتی هەرێمی کوردستانیش دوانێ بەکاری بێنێت و سوودی لێوەربێ کۆمپانیا گەورەکان مایکرۆسۆفت هەموو کۆمپانیا جیانەکان ئەو کادا مەجبورن دان بە زمانی کوردیا بنێن و چونکە لە ئێسایا توان بڵم لەوەتی زمانی کوردی دانراوە هەتاوە کەسە زیاتر لە 20 میلیۆن کەس لە سوودی لە زمانی کوردی وەرگرتووە لەناو وەرگێری گۆگڵە ئەمانش سوود و گرنگی خۆی بۆ کۆمپانیای گۆڵ کە گرنگیە زیاتردا بۆ زمانانەی کە زیاتر گرنگیان پێتر لەلایەن ئاخێوەرەکانەوە کە لە وڵاتان باشە وەرگێران لە ڕێگەی زمانی دەنگەوە کە بۆ هەر زمانێکی دیکە بمانەوێت لە گۆگڵە بە وشەیە بەڕستەیە بە پەرەگرافە یاخود ئەو کەسی کە ویستی وەرگێران بکە بە هەر شێوەیەک بێوێت دەتوانێت سوودمەند بێت بەڵێ لە ئێسایا وەک ئاماژەم پێکرد ڕێنووس چۆن جێگیرکراوە بە زیاتر لە 5,000 وشە تۆ توانی بە یەکجار بکەی 5,000 پیت ئەفۆ بورە 5,000 پیت ئەتوانی کە دوانم بڵێم جاری وایە سێپەڕی پەڕەیەکی گەورەیە زیاتریشە چۆن ئەتوانی بۆ شێ وەرگێڕام بکەی بە هەمان شێوە بەشی دەنگەکەش ئۆتۆماتیکی چەندی قسەکەی تۆ بە مۆبایلەکەت بێ بە لە ڕێگەی کۆمپیوتەر لە ڕێگەی بۆ منە سەماعەکەەوە هەرچی بێت تۆ ئەتوانی چەندی قسە بکەی وەرگێڕان و بۆکە بەبێ کێشە خۆی ئەو کاتە ڕۆبۆتەکەی ئەمە لە ئێسایا ئەو وشە و داتانەمەکە ئامادە کردووە تۆ ڕۆبۆتەکە فێری زمانی کوردیەکەی ئەو ڕۆبۆتە کە ئامادە کراوە فێری زمانەکەی تۆ داتای پێی ئەو وشە دەیاتێت و ئەی خوێنیتەوە ڕستە دەیاتێت و ئەی خوێنەوە کە دواتر گەشتین بە شخصە کە هەژمێر دەنگی تۆمارکراو ئەو کاتە بەکارهێنرێتەوە بۆ ئەوەی کە لە ڕێگەی گۆگڵ و لە ڕێگەی ژیری دەستکردەوە زمانەکە ئەناسێت و لە وەرگێری گۆگڵدا ئەندێت باشە باستەوە کرد کە ئێستا ئەم پرۆژەیە یان بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە پرۆژەی زمانی کوردی بکەین لە گۆگڵدا لە سەیا پەنجای ماوە هەوڵەکان بۆی با بڵێن کاری لەسەر کراوە هەوڵەکان بۆی کە بتواندرێت لە سەداسەدی ئەم پرۆژەیە کاری لەسەر بکرێت دەکرێت بڵێن کارێکی زەحمە دەبێت یا ستێپ بای ستێپ دەکرێت تەواوی پرۆژەکە بچێتە بواری جێبەجێکردن بەڵێ کۆمپانیای گۆگڵ لە کۆبوونەکە ئاماژەی بەوە کرد کە وتی ئێمە ئەمانوێت پاڵپشتی زمانی کوردی بکەین چونکە نەک زمانی کوردی چەندی زمانی کوردی زیاد کرد چەندی زمانی تری زیاد کراوە بۆ سیستەمەکە ئاماژەی بەوە کرد ئێوە ئەگەر بتوان هاوکارمان بن و ئێمە توانین زمانەکەتان بۆ کارا بکەین چونکە بەداخ وەک وتم ماوەیەکی زۆر زمانی کوردی چالاک نەکراوە ئێمە ڕێگەمان پێ نادرێت دەنگ ببەخشین کە ئەمە کراوە ئەمە نۆک خۆمە داوە لە هەموو هاونیشتمانیانەکەم ئەمە توانم بڵێم شتێکی نەتەوایەتی و شتێکی نیشتیمانیە پێویستە هەمومان بتوانین ئەوەی کە گوگڵ ئەوێت جێبەجێ بکەین گرنگترین شتیشی لەوایەکە بریتە لە دەنگ بەخشین کە بۆ ئێمە ئەو سیستەمان چالا کردو ئەنێرین بۆ هەموو کەسێکە توانێت بەشدار بێت بۆ نمونە کەسێک ڕست وشەیەکی بۆ ڕوا کەسێتە ڕستێکی بۆ ڕوا من وشێکی ترم بۆی ئەو بە هەمان شێوە ئەی خوێنیتەوە کە خوێنەوە چێتە ناو داتابیس و لە داتابیسەکە بەشێکی تری دیە بەشی ڕاستاندنی پێڵەن واتە پشت ڕاستکردنەوە ئەبێت دەنگی لەسەروی بۆ منە گوێ لە سەوتێکەگری ڕەنگە بۆ منە من وشەی چەتر بنێرم بۆ کەسێک وشەی چەترکە ئەی خوێنەوە ڕەنگە کەسەکە بەغەڵەت بیخوێنێتەوە یان بۆ لە ژاوەژاو هەبێت لە دەوروبەریە یاخود کێشەیەکی بێ لەوێ دەنگی پێ نادەوی نایڵم بچێتە ناو سیستەمەکەەوە ئەمە توان بڵم زیاتر لە ملیۆنان جار ئەم شتە دووبارە بێتەوە بۆی کە گۆگڵ بگا بۆ بڕیاری کە بڵێ ئەم وشە ڕاستیان ئەم ڕستەیە ڕاست بوو لەگەڵەوەشە کۆمپانیای گۆگڵ با ئەوە ئەو ڕاستیە ئەو ڕاستیش بڵێن کۆمپانیا گۆگڵ خۆشی داتای لایە چونکە گۆگڵ توان بڵێم داتای زۆری لایە توان بڵێم ئەم پرۆسە کە ئەکرێت پرۆسەیەکە بێ بۆ ئەوەی کە بتوانین داتایەکی زۆر باش بۆ بەشی دەنگیش کارا بکەین چۆن بۆ زیاتر لە 3 میلیۆن داتامانەیە لە کۆمەڵی گۆگڵ بۆ بەشی ڕێنووس بە هەمان شێوە پێویستەکە بەش داتایەکی زۆرمان هەبێ بۆ بەشی دەنگ بۆی لە دایندەیە ئێمە بتوانین زمانی کوردی ئەگەر ئیشیشی تیان نەکرێت بە پارێزرایی بمێنێتەوە بەڵێ دەستەکان خۆش بێ هەڵبەت هاوڵەکان جێگەی سپاسە جێگەی دەستخۆشیە ومێ دەکەین دەستترین کە تەواوی پرۆژەکە لە 100% پرۆژەکە بچێتە واری جێبەجێکردنەوە زۆر سپاس بۆ بۆکان جاف دامەزرێنەری کۆمەڵی گۆگڵ کراودد سۆرس لە هەرێمی کوردستان سپاس بۆ کردنەوەکان دووبارە بە خێراتی دەستخۆش